هەفتەی چاندی کوردی ئەمساڵ لە برۆکسلی پایتەختی بەلجیکا ئەنجام دەدرێت و ئاکەپەیش لە ڕێگەی شارەوانیەوە دەیویست قەدەغەی بکات، بەڵام دادگا پێشگیریەکەی لەو بڕیارە ڕەت کردەوە. هەفتەی چاندی کوردی لە برۆکسل ئەمساڵ دووەمین ساڵی خۆی دەرباز کردووە و ئەمساڵ ژامەدەکاری بۆ هەفتەی چاند دەکات. حکومەتەکەی ئاکەپەیش بۆ ئەوەی هەفتەی چاندی کوردی قەدەغە بکات هەموو ڕێوڕێبازێکی بەسەر کردەوە لە ڕێگەی شارەوانی گەوری بەلجیکاوە خواستی کە هەفتەی چاند قەدەغە بکرێت. شارەوانی گەورەی شاری برۆکسلیش کە سۆسیالیستە لەسەر داواخوازی دەوڵەتی تورک هەفتەی چاندی کوردی قەدەغە کرد، بەڵام کۆمیتەی ئامادەکار لە دژی بڕیاری قەدەغەی شارەوانی سەردانی دادگایان کرد. دادگای برۆکسلیش مافی دایە کۆمیتەی ئامادەکاری هەفتەی چاندی کوردی و قەدەغەکەی بەتاڵ کردەوە. سەبارەت بۆەوەیش پێشکەشکردنی هەفتەی چاند لە 23 تاکو 25 مانگ لە مەیدانەکانی بەناوبانگی برۆکسل وەکو پلاس ئەسپانیا چالاکی ئەنجام دەدرێت. لە کاتژمێرەکانی 3 پاژنەوەڕۆ لە 23 مانگە هەفتەی چاندی کوردی لە مەیدانی بورسا بە هەڵدانی چادر دەست پێ دەکەن و لەو چوارچێوەیەشدا لە هەفتەی کوردیدا چەندین چالاکی چاندی کوردی ئەنجام دەدرێت و چەندین هونەرمەند و نووسەر و سیاسەتمەدار بەشداری دەکەن و لە مەیدانی ئیسپانیایش کە لە پاڵ گراند پلاجایە خواردنی کوردی دروست دەکرێت و کۆنسێرت ساز دەکرێت و فیلم نمایش دەکرێت.